بلکەتەمێن یەکێک بووە لە ژنە خۆراگرەکانی کوردایەتی، یەکێک بووە لەو ژنانەی کە جەرجی 50 ساڵە سوتاوە، چاوەڕوانی ڕۆژێکی دەکرد کە ئەو هاوەکو ئەمڕۆ دەست لە ملی کاکە محەممەدی شەهید بکاتن. کاک محەممەد کە کوڕی ئەم داکەیە یەکێک بوو لە قارەمانەکانی ڕێخستنی کۆمەڵی ڕێزدانانی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی ڕێخستن لە شاری هەولێر. قارەمانی ڕێخستنەکان بوو، ئازا و چاونەترس بوو، خۆنەویست بوو، لەبەر خۆنەویستی خۆی و ئازایەتی چۆ بەردەمی سێدارە، بەردەمی ئەشکەنجەدانی سجن. ئێمە ئەم لە ماڵە 50 شەهیدی هەیە لە ئەنفال.